سلااو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەی چنێ بەرنامەی سفر یەک ژیری خۆشەویستانم زۆر خۆم بە خۆشحاڵەزانم ئەڵلقەی ژمارە 67 تۆمار دەکەین پێشە بچمە ناو هەواڵەکان سەرتە دەمێت $1 ببەخشین براوەی ئەو هەفتەیەش دیاری بکەین براوەی ئەو هەفتەیە ئەو خۆشەویستەیە زۆر سپاس بۆ نووسینی کۆمنت لایکردنی ڤیدیۆ ئەروە سەبسکرایبکردنی چەناڵ تۆ بێ خاوەنی $10 ئاگاداری کۆمنتەکەی خۆت بە دوای بەرنامەی ئینشاڵڵا کۆنتاکتت پێوە دەکەم بزانم چۆن بتوانم پارەکەت بۆ بنێرم بۆ هەفتەی داهاتوو چۆن دەبێ خاوەنی $10 هاوڕێیان لە ڕێگەی چەناڵەکی نوێمە چەناڵی نوێم دروستکردە بەناوی فیلم خانە پیرۆز بایم نێبکەن زۆر سپاسان دەکەم چەناڵی دووەممان دروستکردە بەناوی ژیر فیلم خانە زۆر سپاسان دەکەم سەبسکرایب ئەو چەناڵە بکەن لە دیسکریپشن دایدەنێم لێ کۆمنتیش ئاماژەی پێ دەکەمەوە ئەو چەناڵە تایبەتە بە خوێندنەوەی یاخود باسکردنی فیلم و زنجیرە بەگشتی باسی فیلم دەکەم باسی زنجیری تەلەڤیزیۆن دەکەم شیکردنەوەیان لە بۆ دەکەم خوێندنەوەیان لە بۆ دەکەم سپۆیلەر بێسپۆیل باسی خۆشترین فیلمەکانی ژیانی خۆم دەکەم و فیلمانەی کە دێن ناوەکەی لەوانەیە زۆر بەدڵی نەبی بەڵام ئەو ناوە هاوڕێیان ناوێکی ئاسانە خەڵک دەتوانێت بە ئاسانی بیدۆزتەوە و بە ئاسانیش لەبەر دەکرێت بۆش ناوەکەم هەڵبژاردە ئەکیدم لە داهاتوو ناوەکە ئاسایی دەبی لای ئەو کەسانی کە بەدڵیان نییە چۆنەتی بردنەوەی $10 بۆ هەفتەی داهاتوو زۆر ئاسانە سبسکرایبی چەناڵی فیلم خانە بکە نوێترین ڤیدیۆش کە بڵاوم کردیتەوە لە فیلم خانەی شیکردنەوەی زنجیرەی تاڵانی پارەی یاخود مانی هایستە ئەو ڤیدیۆیە بکەرەوە لایکی بکە وە کۆمنت لەو ڤیدیۆ بینوسن من دانەیەک لە ئێوە هەڵدەبژێرم کە بتوانم هەفتەی داهاتوو $10 پێشکەش بکەم ئازە بە شێوەی تیر و پشت دەی بێگومان بۆیە هاوڕێیان بڕۆن سبسکرایبی چەناڵی فیلم خانە بکەن وەروە لایک ڤیدیۆکان بکەن ڤیدیۆکان بینن لە نوێترین ڤیدیۆم کە باسی مانی هایست دەکەم یاخود تاڵانی پارە دەکەم لەوێ کۆمنت بنووسن ئەو کەسێک کە هەر سێشتی کردبی دەیدۆزمەوە و ئینشاڵڵا $10 پێشکەش دەکەن هاوڕێیان پێشە بچمە ناو ئیتری باسی ئەو یاریە نوێیانە بکەم کە لە ناو کۆنفرانسی ئیتری ئاسکراب دەنگۆ هەیە پلیستیشن کۆنفرانسێکی تایبەت بە خۆیان انجام بداتن هەرچەندە دەنگۆیەکە 100% نییە واتە فەرمینیە تەنیا دەنگۆیە بەڵام چەند ماڵپەڕێک دووپاتی کردیتەوە کەوا پلیستیشن لە ماوەی چەند هەفتەی داهاتوو کۆنفرانسێکی تایبەت بە خۆیان انجام دەدا وەڵام دانەوەیەک لە بۆ ئیتری و مایکرۆسۆفتی و وەروە بثێزدا و تەرتیبات شتەکان کە لە ئیتری ڕوویدایە بە بڕای منیش گرینگە پلیستیشن وەڵامی ئەو جۆرە یاریانە بداتەوە کەوا ئەکسبۆکس ئەرزی کرد هەرچەندە نەک لە بۆ منافەسەی بەڵکو تاوەکو گەیمەرانی پلیستیشن و کەسانی کە پلیستیشنیان هەیە یاخود پلیستیشن 5 کڕێ بزانن سۆنی چ یاریێکی نوێ یاخود ئەو یاریانەی کە باسی کردووە گەیم پلیان لە بۆ ببینین بە بڕای من پێویستە پێشبینی دەکەم وەکو خۆشم کە لە پلیستیشن بینم بێگومان 100% وەکو وتم چەند جاری کەش گەیم پلی گاد ئۆف واری دەبینین لەوانێت شۆلێرێکی نوێی یاری هۆرایزنی ببینین هۆرایزن فۆربردن وێست وەروە بە بڕای من پێشبینی دەکەم یاریێکی تاو نوێژ ئاشکرا بکرێ جا دەنگۆ هەیە کە یاریێکی نوێی ئەنچارتتی بی لاستە بەسەر ڕیمەیکەکە بی یانیش یاریش تاو نوێ بیتن وەروە لەو چەند ڕۆژی ڕابردوش دەنگۆیەکە بوو کە یاری ئەباندن عەلەسەس دەلایەن هەدیۆ کۆجیما کاری لەسەر دەکرێت چەند ساڵێکە بەڵام ئینتەرنێت زۆر سەیرە خەڵکی ئینتەرنێتی هەڵساینە چەندیشتی هاوبەشیان دۆزیتەوە لەناو یاری ئەباندن دیکا و یاریێشتا بڵاو نەکرێتەوە تەنیا یەک ترێری بچی لێ بڵاو کرێتەوە ئەو ستودیۆ یاریەکەی دروستکردن ناوی بلو بۆکسە ئینتەرنێت خەڵک لە ئینتەرنێتی دەڵێ بلو بۆکس سەر بە کۆجیمایە لەبەرەوەی کۆجیما ئەگە ترانسلیتی بکەین لە بۆ تورکی دەبتە کەهرەمانیش ناوی باوکی سەرۆکی ستودیۆی بلو بۆکسیە خەڵک دەڵێن ئەو یاریە ئەباندەدە سەر بە کۆجیمایە یاری پیتیە یاخود سالن هیلە کە هەرچەندە ئەوانە تەنیا دەنگۆ بیردۆزە هیچی فەرمینیە زۆشتی خۆش لە تویتەر ڕوویدایە ئاگادانە تویتەری بی من پێم وایە تویتەر باشترین شوێنە لە بۆ هەواڵی ڤیدیۆ گەیم بڕۆ فۆڵۆم بکەن لە تویتەری سەری ئەو کەسانە کە فۆڵۆم کردینە بەردەوام من لایکی ئەو تویتانە دەکەم کە لە باسی بابەتی ڤیدیۆ گەیم دەکەم بۆیە ئاگاداری تویتەر بن ئەکید بن کۆنفرانسێکی پلیستیشن یاخود ئیڤنتێک یان ستیت ئۆف پلەیەک لەماوەی 1-2 هەفتەی داهاتوو لەوانەیە ببینین ئینشاءڵڵا لەو هەفتەیەش بۆمان ئاشکرا بوو کەوا یاری ئێلدن رینگ سیکوەڵە لە بۆ دارک سۆڵسیە واتە بەشێکی نوێ یاری دارک سۆڵسێ واتە هەر دارک سۆڵسە بەڵام بە بەرگێکی نوێ چۆن ئەو هەواڵەشمان زانی جۆر ئار مارتن لە مقابلەیەک لەسەر ئەو یاریکە نووسیتی کە ئێلدن رینگە خەریکی چەند زنجیرە و فیلمێکی تەلەڤیزیۆنیشە لە مقابلەیەک جۆر ئار مارتن دەڵێ ئەو یاریە سیکوەڵی دارک سۆڵسیە ئەگە یاریەکانی دارک سۆڵست کردبی دارک سۆڵسە دیمن سۆڵسە دارک سۆڵس 1 2 3 وەروە دیمن سۆڵس ئەو یاریانە یاری زۆر قورسن کارکتەرێکی لە بە خۆ دروست دەکەیت دەچێت ناو دنیا یاریەکە بمری دێوە چێکپۆینتی یەکەم واتە سەیڤەکان زۆر لێک دوورن و کامل ئەشیاکەش لەدەست دەدەی دەبی دووبارە بچی هەمیان کۆکەوە و چەندیش بمری بەسەرکە مردی دێوە ئەو ئەشیانەی کە کۆت کردیتەوە لەو شوێنانە نامینەوەتە چەند بمری یاریەکە قورستر دەبی هەرچەندە من بۆ خۆم هیوادارم ئەو یاریە بۆ شێوازە قورس نەبی چکە دەمێ ئەو یاری تاواکەم بەڕاستی من دارک سۆڵسم نەکردیە تاواکو ئێستا بەڵام دیمن سۆڵسم کردی لەسەر پلیستیشن 5 یاریێکی زۆر جوان و قەشەنگە بەڵام یاریێکی زۆر قورسە بمری زۆر تەعزیبت دەدا زۆر ئەزیێتت دەدا چکە دەی بێوە سەرەتا وەکو ریتێرناڵیە بەڵام لە ریتێرناڵی
تۆزە باشترە و بە هەندێک شتیش قورسترە ئەوە نوێتین زانیار لە سیاری ئێلدن ڕنگ کە بڕیارە لە مانجیەکی 2021 لەسەر تەواوی پلاتفۆرمەکان بەردەست بێت هەروە ترێلێکی نوێی یاری هێلبلیج بڵاوکرێەوە چەندە پێم سەیرە ئەویان لە کۆنفرانسە سەرچەکەی مایکرۆسۆفت یاخود Xbox بەثێزدای عرض نەکرا لە ئەکستندەکەی عرض کراوەتە لە کۆنفرانسی یاخود لە ئیڤنتی دووەم کە بە شێوەیەکی ئۆنلاین بێگومان ئەویش هەرچەندە دەرهێنەری یاریەکە و سەرۆکی ستودیۆی نینجا ثیۆری ڕاگەیاند کە یاریەکە هێشتا ئامادە نییە بەشێکی یاریەکەیان دروست کردووە بەشێکی یەکجار زۆریشی ماوە هێشتا خەریکی وێنەگرتنی شوێنی ڕاستەقینەنە لەو شوێنێک کە یاریەکە تێدا بە حساب کە ئەوروپایە واروەها جوڵە و ئەنیمەیشن و دایالۆگ و زۆر شتیان مایە تاڵی کەماتە یاریەکە لەوانێت 2 ساڵ 3 ساڵی کەش بخیانی لە بۆ تاواکردی پس بە بڕای منوانە 2022 تاویکەن چکە مایکرۆسۆفت ناهێڵی زیاتر تاخیری چکە یاری لە مێژە عرض کرا تقریبا هەندێک لە دیمەنی پێپشان داین تقریبا یەکێک هەندێکیان گیمپلیکی بچوکی یاریەکەیە هەندێک دیمەنی نوێی تێدا هەرچەندە زۆر زۆشتی باش تێدا نیە بەڵام یەک لە دیمەنەکان کە زۆر ڕام لێبوو بە گیمپلی دەچوو گیمپلیشی جوان دەچوو ئەو دیمەنە بوو پێم وابوو زۆر جوانە سەرنجاکێشە هێلبلید بەشی یەکەم من کردومە تەواو کردیە یاریی زۆر سەرنجاکێشی ترسناچی سەیرە و پێم وایە بەشی دووەم وەکو گادۆڤار و ئەوانە لێ دەکەن تۆزە وەکو میثالۆجیش لێ دەکەن باگراوندێکی گەورەی بۆ دروست دەکەن تاکو گەیمەرێکی زیاتر یاریەکە ئەنجام بدە هەواڵێکی ناخۆش بۆ کەسانی پلەیستێشن 3یان هەیە یاخود Xbox 360یان هەیە کە ئۆنلاین یاری دەکەن یاری GTA لە کۆتایی ئەو ساڵ ماخود پاییزی ئەو ساڵ بە فەرمی سێڤەرەکانی دادەخێواتە ناتوانن بە ئۆنلاین یاری بکەنەوە کەسانەیە کە بۆ 360یان هەیە یاخود پلەیستێشن 3یان هەیە هەواڵێکی ناخۆشە بەڵامی دی ئەوی کۆنسۆڵە کۆنانە ڕۆژێک دێ ئیدی کۆمپانیەکان پشتگیریەکانیان ڕدەگرن لەبەوەی لە بۆ ئەپدێتی نوێ ئۆنلاینی بابەتی ئۆنلاینی نوێ هەروایە بەڵام کەیجیتی شەشبین نازم ئۆکێ ئێستا باباسی زۆربەی ئەو یاریانە بکەم کە لە ئیتری بینیمان و بە باش و بەخراب بۆچونم چ بوو لە سەریاندا یاری باسییان دەکەم و دەمێ بۆچوونی ئێوەش لە کۆمنت لەسەر ئەو یاریانە هەوەر بگرم بەباسی مایکرۆسۆفتی کە مایکرۆسۆفت تۆنێک یاری عرض کرد تۆنێک یاری گرنگترینەکانتان بە باز دەکەم من ترێلەری یاری هەیلۆ یەکەم زۆر بەدڵ بوو مەڵتیپلەیەرەکەیان لە بۆ ئاشکرا کرد کە فری تو پڵەیەواتە بە خۆڕای دەتوانی ئەو مەڵتیپلەیەرە تاقیکەوە ئەگەر Xboxت هەبی یاخود PC هەبی کە زۆر جێگەی سەرنجە و یاریەکە دەرێت لە هۆڵدی دێ ئەو سەبڵاو دەکرێتەوە لە کۆتایی سەبڵاو دەکرێتەوە بە فەرمی گەیمپلی یاری باتلفیلد 2042 ماندیت ئەو یاریە تقریبا گەیمەرانی کردێتە دوو بەش زۆر خەڵک بەدڵیتی زۆر خەڵکی ڕخنی هەیە کە سینگل پلەیەری نییە واتە ستۆری و کامپینی نییە من وەکو خۆم ئەتاوەکو ئێستا یاریەکە وای لە من نەکردی بڵێم 100 یاریەکە بە $6 یا بە $70 دەکڕم چکە بەڕاستی لەسەر Xbox نوێ یاخود PlayStation 5 یاریەکە بە $70 کە ئەو دوو شوێنەش من یاری لێ دەکەم ئەو گەیمپلەیە بڵاوکرایەوە تاقیکردنی زۆر کەم تێدا بوو زیاتر دنیای یاریەکەی پیشاندا شەڕکردن بە هەلیکۆپتەری پیشاندا بە دەبابەی پیشاندا بە ئۆتۆمبیل پیشاندا بەڵام تاقیکردنی تێدا بوو بەڵام زۆر کەم بوو هەندێک شتی جوانی تێدا بوو بۆ نمونە گۆڕینی سکوپ و شتەکان بەڕاستەخۆ بەڵای جێگە سەرنجە بەڵام هێشتا ئەو یاریە مایەوە لەم بکەم بڵێم ئۆکێ ڕۆژەکان بە $70 دەیکڕم هێشتا ئەو وای لە من نەکردی ئەو یاریە بێگومان گەورەترین و جوانترین و شاسترین شت کە زۆربەی گەیمەرانی Xbox بەدڵیان بوو ئەویش دەرچوونی یاخود یەکەم گەیمپلی و تریلەری یاری Forza 5 کە زۆریشی پێناسی هەرە و ساڵ بڵاو دەکرێتەوە یاریەکە Forza 5 لە نیو مەکسیکۆی دەبی واتە لە هەرێمی نیو مەکسیکۆ لە ئەمریکای واتە سنووری نێوان مەکسیک و ئەمریکایە بۆ یەژاتر بیابان نیشانەدە شاری تێدای بەڵام شارەکانە سەستاڵی ئەو شوێنە بیابانی زۆر تێدایە ئاسمانی زۆر تێدایە ئەگەر سەرنج بدەیت دەبینی کە زۆر بەڕاستی دەچی ئەو بێگومان لەبەر ئەوە شەکەوە یاریەکە خۆی لە ڕاستی وەرگیرەیە واتە ئەو شوێنانە وێنەیان گیرەیە وێنەی ڕاستەقینەکەیانە ناو یاریەکەی بەکارینە کە جێگە سەرنجە Forza 5 لە بۆ Xbox One دێ لە بۆ Xbox Series دێ وەروە لە بۆ PC دێ لە ڕۆژ یەکەم لە Game Pass بەردەست یاریی دیکە ئاشکراکە خەڵکەی زۆر بەدڵی بۆ سەنەتەنیا تریلر سینەمایی و بەڵام یەکجار سەرنجڕاکێش دیارە ئەویش یاری A Plague Tale Requiem واتە بەشی دووەم یاری A Plague Tale Innocence کە من یاریەکەم تەواو نەکردێ بەڵام بەڵێنم داوە یاریەکە ئەنجام بدەم لەوانەشە بە لایڤ ستریم لە چەناڵی ژیر تاقیکەینەوە ئینشاءالله ئەو یاریەش لە ڕۆژ یەکەم لە Game Pass بەردەست دەبی یاریش زۆر سەرنجڕاکێش دیارە من بەشی یەکەم نیوەم کردێت چارەیەک کردی نازانم بەزە چەندم کردێ بەڵام زۆر سەرنجڕاکێشم بەڵام لەبەر نەبوونی کات تەواو نەکرد بۆ دوای کردمە تەمبەڵی ئەنجام نەدا بەڵام بەشی دووەم دەزانم کەوا دێ کەواتە پێویستە بەشی یەکەم تاقیکەمەوە و ئینشاءالله بە لایڤ ئەنجامی دەدەین تریلەرێکی نوێمان بینی لە بۆ یاری Atomic Heart کە زۆر سەرنجڕاکێش ئەو یاریە بە بایۆشاکی دەچی ئەو یاری لە سەستایلی یاری بایۆشاک و فاڵاوتیە بەڵام لە رووسیای زۆر سەرنجڕاکێشە یاریێکی نوێی بە ناوی ریپلیست کە زۆر جێگەی سەرنجە ستایلەکەیم زۆر بەدڵە ئارت دیزاینەکەیم زۆر بەدڵ بوو وەروە یاریێکش ئاشکرا کرا بە ناوی سەمر ڤایل کە وەکو ئینساید و ئەوانەیە وەکو ئینساید و لیمبۆ ئەوانە یەکجار سەرنجڕاکێش بوو هاوڕێیان ستایلێکی هەبوو وەکو لاستۆڤەسیە بەڵام بە شێوەیەکی پلاتفۆرمەری کامێرە لەلایەک نیشان بدرێت وەکو ئینساری جێگەی سەرنجە و یاریە ئەوانە یاریانە هەموو ڕۆژ یەکەم لە Game Pass بەردەست دەبن هەروە Xbox ڕاگەیانکەوە هەیدیز لە بۆ Xbox Game Pass دێت
بێتن لە هاوینی ساڵ چاوەڕوان بن و ترێلەرش نوێ یاری باک فۆر بڵەدمان بینی هاوڕێیان کە زۆر جێگەی سەرنجە و یاریە گێبەرێکی زۆر زۆر خۆشی دەبێت و ئەو جێگەی سەرنجە دەبینم کە ئەو یاریش لە گەیم پاسی بەردەست دەبی واتە گەیم پاس زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەکسبۆکسم هەیە و گەیم پاسم هەیە بێت پارەیەکی گزار زۆرمە دەگەڕێتەوە ئەو یاریانە هەمووی بە خۆڕای لەسەر گەیم پاس تاکەن بە خۆڕای نییە بەڵام بە خۆڕای برێن لەسەر گەیم پاس تاقی دەکەینەوە لەو زیاتیەوەی $6 یان $7 پێ بدەم بەڵام زۆرینەی گەیمەران یاخود لایڤ ستریمەکەی ئێمەش کە لەگەڵ مامەزارە و حەمە و ئاکام و میری کردمان زۆر بەتان بینیتان کە بە یاری ستۆکەر دوی زۆرمان سەرسان بووین ستۆکەر بەشی یەکەم من نەم کردووە بەڵام هەندێک لە گەیم پڵێکەکەم لە ئۆنلاین بینیوە بەڵام بەشی دووەمی جێگەی سەرنجە گرافیکێکی زۆر زۆر جوانە لە گەیم پاس بەردەست دەبی لە ڕۆژ یەکەم کە گەیم پاس زۆر نازدارە واروای یەکەم ترێلەری یاری ستارفیلدمان بینی ئەو یاری نوێی بەثێزدای کە دەڵێ فاڵاوتە لە ئاسمان هەرچەندە من ناتوانم قسە لەسەر یاریەکەم لەبەرەوەی ئەو ترێلەری کە بڵاو کرایەوە هیچ شتێکی سەرنجڕاکێشی زۆر زۆر گەورەی تێدا نەم و ناتوان بڵم بە گرافیکەکەی سەرسان بووم لەبەرەوەی هەوانە و گرافیکەیە یاخود کریشن ئینجن دووە بزانم تۆزێک باشتر لە فاڵاوت 76 وەکو گرافیک بەڵام یاریەکە باسی دەرەوەی زەوی دەکا باسیەوەی دەکە کەوە دەتوانین سەردانی چەندین هەسارە بکەیت و خەڵکی نوێ بناسی خەڵکی هەسارەکانی دیکە بناسی جێگەی سەرنجە ئەو یاریە لە 11 2022 بڵاو دەکرێتەوە و بەشی دوم یاری Outer Worlds ئاشکراکە The Outer Worlds بەشی یەکەمم تەواو کرد زۆر زۆر جێگەی سەرنج بۆ یاریە چیرۆکی زۆر زۆر نازدارە ئەگەر نەتان کردی ئەکسبۆکستان هەیە گەیم پاستانێت کا دەکەم و یاری تاکەنەوە بەشی یەکەمی زۆر تام چێژمێ وەرگرت بۆم خۆم لە کۆنفرانسی مایکرۆسۆفتیش دوای یاری کە ئاشکرا کرا یاریەک بوو بە ناوی ڕێدفۆڵ یارێکی کواپە ئەکسکلوسیڤی ئەکسبۆکسیە لەگەڵ پیس ئەوزەم ئەکسکلوسیڤی تەنیا ئەکسبۆکسێکە غەڵەت نەبم واتە لەسەر پیسیش بەردەست نابیشتە چی وا بۆ غەڵەت نەبم بێگومان لە گەیم پاس شێ نازانم بزەم لە پیسی بەرز دەبیان نە بەڵام ئەو یارە کواپە زۆمبیە مایکرۆسۆفت زۆر بە زەخمی باسی کرد بەڵام زۆر زۆر سەرنجی منی ڕانە کێشە نازانم بزەوە دیارێکە چۆن نەبی چۆن نابی پێم وانە یارێکی کواپی لەو شێوازە ئەو نەسەرکەوتوبی ئللا ئەگەر بڵێ چیرۆکێکی زۆر زۆر نازداری لە پشتە یاخود کواپەکەی گەیم پڵێکی ئەوەندە نازدارە خەڵک زۆر حەزی دێ ئەنجامی بدا جێگەی سەرنج بوو کۆنفرانسی مایکرۆسۆفتم زۆر بەدڵ بوو یاریەکان زۆر بە جوان نیشاندا کەمترین قسەی تێدا بوو زۆرترین یاری عرض کرا بعد مەسەر کۆنفرانسێکی دیکە کە ئەوەش ئەندێک شتی باش تێدا بوو زۆر شتی خراپی تێدا بەڵام تەنیا باشتە باشەکان دەکەم باباسی یوبیسۆفتی بکەم هاوڕێیان یەکەم یاری گەورە کە عرضیان کرد یاری ڕینبۆ سکس ئەکستراکشنە کە پێشتر بە ڕینبۆ سکس کوارنتین دەناسرا ئێستا ناوی یاریەکەیان گۆڕێ بەنای ئەکستراکشن یاریێکی کواپە سێ یاریزان یاخود چوار یاریزان وەڵام سێ یاریزانە دەستنە ناو شوێنە ئەو شوێنە جۆرە ڤایرۆسێکی لەبڵاو بتەوە ئێلیەنە بوونەوەری ئاسمانیە خود وەحشە لە بۆ دێ بەردەوامی دەبی بە ستێڵت یاری بکەیت بەهێمنی یاری بکەیت لەگەڵ برادەرەکانی خۆت و بەردەوام ئەو جۆرە دوژمنە لە ناو بێت و یاریەکە و بزانم تاوکەستنی ئەو دەمان لێ بینیوە کە PVE واتە پلێر بەرامبەر ئەنەمیە واتە بەرامبەر دوژمنە دوژمنەکانیش ئەلیکترۆنینە واتە نەفەری ڕاستەقینە بەڵام دەنگۆ هەیە کە دەڵێن PVE-شی هەیە واتە بەرامبەر یاریزانیش گەمە دەکەی بەرامبەر دوژمنانش گەمە دەکەی کە جێگەی سەرنج ڕاکێشان وەکو جەماعەت کە سەیری لایڤەکەمان دەکرد بەڵام پێم وانیە بەقوەترین یاری یوبیسۆفتی دەبیتر بەشی دووەم یاری ئەڤاتارمان بینی واتە بەشی یەکەمی ئەڤاتارمان هەبوو پێشترێ بەڵام زۆر سەرکەوتنە بۆ یاریە یوبیسۆفت دووبارە دەیەوێت بەشێکی دیکە لە بۆ ئەڤاتار دروست بکە و تێکەڵچێشی فیلمەکانی جێمس کامێرۆنی کە خەریکە ئێستا حالیان 2 3 و 4 لە بەرەمێنانە ئەو جارە بەنای ئەڤاتار Frontiers of Pandora گرافیکی یاریەکەی زۆر جێگەی سەرنجە بەڵام ڕووی گەیم پلەیەوە یاریەکە دەتە کامێرەی کەسی یەکەم کە ئەوە لەکنە من تۆزێک سیر دەبیتن چکە بەڕاستی ئەو جۆرە یاریانە بە third person جوانترە تۆزەک لەبەرەوەی تۆ دەتوێت گرافیک نیشان بدەیت شت نیشان دەیت کارکتەرەکەت نیشان بدەیت بەڵام بە first person بیتن دەبی تۆزێک سرڤایڤڵ بیمانەوە لە ژیان بی نازان بزە بچۆن گرافیکەکەم زۆر بەدڵە بەڵام نازانم یاریەکە گەیم پلەیەکی خۆش دەبی یاخودنا ئەو یاریە بڕیارە لە ساڵی داهاتوو بڵاو بکرێت تەنیا لە بە کۆنسۆڵی نوێ یارێکی دیکەش ئاشکرا کرا ڕایدەرز ریپەبلیک کە زۆر جێگەی سەرنجە کۆمەڵە یاریێکی وەرشی تێدایە بەڵام ئەو یاری نرخی $6 پێم وا بۆ فری تو پلی بە یاخود نرخی چێرزانی هەبە زۆربەی گەمەنە تاقییان دەکردەوە بەڵام لەبەر نرخی $6 باوەڕ ناکەم گەیمەرێکی زۆر ئەو یاریە ئەنجام دەستنا یوبیسۆفت زۆر بە خێرایی نرخی یاریەکانی خۆی دەشتێنی ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری ئەساسن کریت ڤالهالا دێ بە خۆڕایی هەموو گەیمەرانتان تاقیکردنەوە چەند چاڵنجێکی نوێ لە خۆ دەگریت ئەوە زۆرتری ئەو یاریانە بوو کە لە یوبیسۆفتی زۆر بەدڵم بوو حەزم کرد باسی بکەم وەرە فارکرایش عرض کرد بەڵام حەز ناکەم باسی فارکرایەکەی بکەم لەبەرەوەی دامێ بە نێگەتیڤی باسی بکەم بە باسی نیشندۆ بکەن نیشندۆ کۆنفرانسێکی خۆی ئەنجام دا کە نزیکی 1 بلیۆن کەس بە لایڤ سەیری دەکرد کە لە یوبیسۆفت و لە مایکرۆسۆفتی زۆر زیاتر بوو کە پێم سەیرە من خۆم نیشندۆ بەکارنەی نێو نیشندۆ سویچ وانە یاریەکانیشم زۆر نەکردیە بەڵام هەر حەز دەکەم باسیکەم بۆ ئەو کەسانی کە حەزیانە نیشندۆیە دوو یاری گەورە عرض کرا ئەوەندەی ئەمە بینیم دوو یاری زۆر گەورە بوون کە خەڵک ڕیاکشنی و بەرامبەریان ئەویش یەکەمیان مێترۆید درێدا
بەشێکی نوێ یاری مێترۆیدە کە ئەو یارە تۆزێک ئاشنام پێی بەشی نوێنە بۆ دروست کردی کە چەندین ساڵە دەڵێن گەیمەر دەڵێ ئەو یارەمان دەوێتن وەروە sequel to The Legend of Zelda Breath of the Wild بەشێکی نوێی یاری The Legend of Zelda Breath of the Wild گرافیکەکەی زۆر سەرنجڕاکێشە ئەو یاری لەچا ئەوەی کەوا لە بۆ کۆنسۆڵێکی وا بچووک دروست کرایە بڵاو دەکرێتەوە پێم سەیرە بەڵام بە هیوای ئەوەی ئەو یاریانەی نیکندۆی گرافیکیان زیاتر بەرز بکرێتەوە بارزان دەگو هەبوو نیکندۆیەکی نوێ ببینی سویچ پرۆی ببینین بەڵام نەما بینی بەڵام هێشتا دەنگۆیەکان ماوەن دەڵێن لەوانی لە پاییزی ئەو ساڵ بە فەرمیە بڵاو بکرێتەوە هاوڕانی خۆشەویستم زۆر سپاس بۆ بینی بەرنامەی سفرێک ژیری تکا دەکەم بڕۆن سبسکرایبی چناڵ نوێیەکەم کەن پشتگیری لێ بکەن لەوێ $10 ئەو جارە دەبەخشین نوێترین ڤیدیۆ سیرکەن و لایکی بکەن کۆمنتی بنووسن ئینشاءالله لەوێ $10 دەبەخشین لە هەفتەی داهاتوو واتە لە ئەڵقەی داهاتوو سفرێک ژیری من $10 کە دەبەخشمەیەکوانە دەبەخشمە ئێوەی خۆشەویست لە ڕێگەی چناڵ نوێیەکەمەوە ئینشاءالله زۆر سپاسان دەکەم بۆ پشتگیریەکانتان ڕێز و خۆشەویستم خۆڵکەن تا ڤیدیۆیەکی دیکە خواتان لەگەڵ